بەڵێ بینەرانی دەنگی بەردەڕەش هارون گەردیم ئەمڕۆ 12 ئادارە 30 ساڵ بەر لە ئێستا وەکو ئەمڕۆ کاتژمێر 8 بەیانی چەند هاوڵاتیەکی قەزای بەردەڕەش دەستیان دایە چەک و بەرامبەر ڕژێمی بەحسی عێراق. هەر لەو ڕۆژەوە سەربازانی ڕژێمی بەحس پاشەکشیان کرد و نەیانتوانی بەرگری لە خۆیان بکەن و بەرامبەر گیانفیداهی پێشمەرگە. ئێران دەمەوێتن ئاماژە بە یەک خاڵ بدەم کە ئەویش کاتی دەستپێکردنی ڕاپەڕینە بۆ پێی ئەو زانیارانەی کە بەدەستی ئێمە کەوتووە بەدەستی دەنگی بەردەڕەش کەوتووە کاتژمێر 8 بەیانی ڕاپەڕیون ڕاپەڕین دەستی پێکردووە هەر بۆیش قەزای بەردەڕەش بۆتە دەواازەی ڕاپەڕینی بادینان دژی بەحسی داگیرکرد ڕاوستاوە. هەروەها دەمەوێتن ئاماژە بەوەش بدەم هاوشێوەی ساڵەکانی تر چاڵاکی و ئەنجام نەدراوە بەهۆی ڤایرۆزی کۆڕۆناوە. ئێستا ئێمە لە سەنتەری قەزایی بەردەڕەشین. بەڵێ بینەران ئێستاژ میوانێکمە لەگەڵا کە مامۆستا تەحسین بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنبیری بەردەڕەش. گەر بەحسی ڕاپەڕیمان بۆ بکەی بە کورتی پێشەشی بەخێر بێن دەستخۆشتان لێ دەکەم بۆ ڕێخستن و دروستکردنی ئەو بەرنامەیە یان ئەو راپۆرتە لەسەر بەردەڕەش دەواازەی ڕاپەڕینی بادینانە 30 ساڵ لەمەوبەر ڕۆژێکی وەکو ئەمڕۆ 12 سەر لە بەیانیەکەی جەماوەری قەزای بەردەڕەش و دەوروبەرەکەی ڕاپەڕینیان دەست پێ کرد و دەواازەی ڕاپەڕینی بادینیان لە مێژووی بزافی ڕزگاری خوازیان تۆمار کرد. هەر وەکو ئاگادارن یان لە مێژوو ئەوی مێژوی خوێندبیەوە کە ئەو کاتی ڕژێمی بەحسی گۆڕبەگۆڕ هەموو ئازادیەکانی خنکاندبوو لە سەرتاسەری وڵاتدا. بەردەڕەشیش هەروەکو شارەکانی تری هەولێر و سلەیمانی و ڕانیا دەستی بە ڕاپەڕین کرد و دەواازەی ڕاپەڕینی لە بادینان تۆمار کرد. بەڵێ گەر بەومان ڕوونکەیتەوە دەواازەی ڕاپەڕینی بادینان بەردەڕەشە یان خودت ئاکرێ. ئێستا زۆر لە خەڵکی ئەڵێن یان ئاکرێ ئاڵێتن هی منە یان بەردەڕەش ئەڵێ منە. بۆمان ڕوونکەیتەوە کە بزانین یەکەم سات کە ڕاپەڕین دەستی پێکرد لە چێن دەربوو. یەکەم جار دەستکەوتەکە دەستکەوتی گەلی کوردستان هەموو لۆ یەک ئارمانچ ئەو ڕاپەڕینیان کردیاک و بۆ ئازادی کوردستانە هیچ جیاوازیش نێوان ئاکری و بەردەڕەش نییە. بەڵام ئەو کاتێک کە ڕاپەڕین کرا لە بەردەڕەشی بەردەڕەش ناحیە بوو سەر بە ئاکرێ بوو هەر دەستکەوتێکیش هەر کار و چالێکیش کە ئەنجام دەدرێت بە ناوی قەزا تێتەخوێنەوە قەزا گەورەتر ناحیە بۆیە ئەو کاتەی بە ناوی دەواازەی ڕاپەڕین بە ناوی ئاکری داهاتەخوێنەوە بەڵام لە بەردەڕەشەوە هەروەکو بەردەڕەش و دەوروبەری ئەو مەفرەزێت کە یەکەم تەقەی لە قەزای بەردەڕەشی کرد و ڕاپەڕینی کرد طبعاً هێگوندەکانی کەونەباگ و بابلین هاتە بەردەڕەش و جەماوەری قەزای بەردەڕەشیش بەگشتی پشتگیریان کرد و بەشداریان کرد و دەستیان بە ڕاپەڕین کرد و ئێستاش دەڵێن بەردەڕەش دەواازەی ڕاپەڕینی بادینانە. کەواتە ڕاپەڕین دەستکەوتەکە هی بەردەڕەشە. دەستکەوتەکە هەیە بەردەڕەشە چونکە ڕاپەڕین جەماوەری قەزای بەردەڕەش لە بەیانی نزیکەی سعات 8 بوو یان 8 بوو دەستی بە ڕاپەڕین کرد ئاکرێ هەتا سعات 11 دەستی پێ نەکردو پشتی سعات 11 پێش نیوەڕۆ ئاکرێ دەستی بە ڕاپەڕین کرد. سپاس بۆ مامۆستا تەحسین بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری بەردەڕەش. Audio Jungle.